ڕۆژ بە ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نزیک دەبینەوە و بەرپرسانی کۆمسیۆنیش جەخت لە خاوێنی هەڵبژاردنەکە و ئامادەیان بۆ ئەنجامدانی پرۆسەکە دەکەنەوە. ڕاشی دەگەیەنن هەڵبژاردننی ئەمجارە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو خاوێنترە و پێشوەختە ڕێگری لە هەر جۆرە ساختەکاریە کراوە. مەریوان عارف یاریدەدەری بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی کۆمسیۆن لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ڕایگەیاند ئامادەکاریەکان بە پێی پلانی خۆی بەڕێوە دەچێت و لە قۆناغی کۆتاییدان. وتیشی هەڵبژاردننی ئەمجارە جیاوازە و ناوی لیستەکانی تێدا نییە، بەڵکو تەنها ناوی پاڵێوراوەکانی تێدایە لەگەڵ ژمارەی پاڵێوراوەکە و لۆگۆی پارتەکەی کە پێویستە دەنگدەر تەنها ژمارەی پاڵێوراوەکە مۆر بکات. دەنگدەر کە کارتەکە وەرئەگرێ، کارتی دەنگدانەکە دوای ئەوەی کە مەرحەلەکان ئەبڕێ لە پشتی کابینەکە مۆرە، قەڵەم نییە، مۆرێکە هەر هەمان ئەوی 2010 مۆرەکە ئەبێ بیا لەسەر ژمارەی پاڵێوراوەکە، ڕقەمی پاڵێوراوەکە. بۆ نمونە ژمارەی ئەم پاڵێوراوە ئەوەندەیە، لەسەر ڕقەمی پاڵێوراوەکە مۆرەکە دائنی، نەک لەسەر ناوەکەی یان ڕسمەکەی یان لۆگۆکە، چون ئەسووتێ و نابێ غەیری ئەو مۆرەی خۆمان قەڵەم بەکاربێنێ نەزانێت یان شتێکی تر بەکاربێنێ. ئەو مۆرە هی خۆمانە، لۆگۆی خۆمانی پێوەیە، تایبەتە بە خۆمان، لە ناو کابینەکە دیاری کراوە، پێویستە ئەو بەکاربێنێ. یەک مۆری لێ ئەیات لێرە تێبینێکی گرنگی هەر هاوڵاتیەک ڕۆشت بێ بە شێوەی بایۆمەتری خۆی تۆمار کردبێ، کۆمسیۆن کارتی بایۆمەتری بۆ دەرهێنا بێ، نەچوو بێوەری بگرێتەوە، ناتوانێت بەم کارتە کۆنە دەنگباتەوە. بەس ئەگەر خۆی تۆمار نەکرد بێ، هەر کۆنەکەی پێبێ، ئەوە کە چوو بۆ بەردەمی مەسئولی تاریفەکە، ئێمە وتمان لە بایۆمەتریەکەیە پێویستە کارتی دەنگدانەکە و یەک بەڵگەنامەی پێبێ، یان تەسکەرە یان جنسیە یان کارتی نیشتیمانی. بەس ئەوەی کە کارتی کورتمەودای پێبێ، پێویستە لەگەڵ کارتەکەیە دوو بەڵگەنامەی پێبێ. لەبارەی ئەگەری بوونی ساختەکاری لە پرۆسەی دەنگداندا یاریدەدەرەکەی کۆمسیۆن وتی ئەمجارە کۆمسیۆن و سەرجەم دامەزراوە نێودەوڵەتیەکان سوورن لەسەر ئەوەی پرۆسەکە بەبێ ساختەکاری بەڕێوە بچێت و ئەو ڕێو شوێنانەی گیراونەتە بە ڕێگا بە بوونی ساختەکاری یان دەنگدان لە بری کەسێکی دیکە یان گۆڕینی ئەنجامەکان نادەن. بە جۆرێک هەرکەس دەنگی کەسێکی دیکە ببات، پێویستە بارکۆدی کارتی دەنگدان و ژمارەی دەنگدەر و کاتی دەنگدانەکەی بزانێت و ئەمە شتێکی ئەستەمە. ئایا دەنگی دەنگدەر ئاشکرا ئاکرێ؟ لە ڕاستیە لە ڕوانگەی ئیجراعاتی کۆمیسیۆنیەوە ئێمە قسە ئەکەین، ئەوش ئەوەیە کە ئەم بابەتە مستەحیلە. بەڵێ کۆمسیۆن بڕیاری دەرکردووە کە بردنە ژوورەی مۆبایل قەدەغەیە نەک بکوژێنێتەوە، هەر نابێ بیشی باتە ژوورێ. بەنسبەتی ئەو فلاش و ئێزدی ڕامەوە کە ڕەبتەکرێت لە جیهازی پیکۆزەکە، جگە لەو فلاش و ئێزدی ڕامی کە شەریکەکە دابینی کردووە، ئەو جیهازی پیکۆزە هیچ فلاش و ئێزدی ڕامێکی تر قبول ناکە و ئەو فلاش و ئێزدی ڕامە هیچ جیهازێکی تریش نایخوێنێتەوە. لەبەرەوە مەجای هاکردنی سفرە. کاتێک کە دەنگدان تەواو بێ، کۆمسیۆن پێویستی کردووە لەسەر هەموو مەحەڵەتەکان کە تەقریری نەتائیج بە نوێنەری پاڵێوراوەکان، کاتە هەمووی نەتیجەی لە ئابێت. دواییش کۆمسیۆن خۆی هەموو وێنەی کارتی دەنگدانەکان کە لە ناو سنووقەکەیە وێنەکەی ئەخاتە سەر سیدیەکی هەموو مەحەڵەتەکان، نوسخەیەکی لێ بە پاڵێوراوەکان و حیزبەکان بۆ ئەوەی خۆیان بڕۆن لە دەستگای هەڵبژاردننی خۆیان یەک لەسەر ئاستی مەحەڵە سەیری کارتەکان بکەن، بەراوردی بکەن لەگەڵ ئەو تەقریرەی وەریان گرتووە. واتە عەدو فەرزێکی یەدەویە، بەس هەر حیزب بۆ خۆی ئەیکات. لەبەر ئەوە مەجای گۆڕانکاری و دەستکاریکردنی کارتی دەنگدان و نەتیجەی مەحەڵە نییە دوای ئەو ئیجراعاتی کە کۆمسیۆن بڕیاری لەسەر. هەروەها سەبارەت بە دەنگدانی تایبەت مەریوان عارف ڕایگەیاند دەنگدانی تایبەت جیاوازە بەهۆی ئەوەی ڕەنگە لە هەر شارێک یەک بنکەی دەنگدان هەبێت. هەر بۆیە کارتی دەنگدانی تایبەت بە جۆرێکە کە ناوی سەرجەم شارەکان و بازنەکان و ژماری پاڵێوراوەکانی تێدایە. ناوی شار و بازنەکان لەلایەن کارمەندی کۆمسیۆنەوە پڕ دەکرێتەوە و دواتر دەنگدەری تایبەت دەتوانێت ژمارەی پاڵێوراوەکەی هەڵبژێرێت.